دوای تەور و گفتوگۆی ئەمڕۆژمان بابەتێکە پەیوەستە بە دیزایانی جلوبەرجی بە تایبەتی وەرزی هاوینەوە بزانین لە جیهانە کە ساڵانە کاتێک دیاریەکرێت بە پێی تایبەتمەندی و وڵاتە و کەلتوری وڵاتە فاشیۆن بەڕێواچێت و نوێترین کۆلێکشن و دیزاینەکان لەوێ نمایشەکرێت بابزانین لە لای خۆمان کە کۆمەڵێک لە گەنجەکانمان سەرقاڵن بەوەی کە لە بواری دیزاینە لە بواری جلوبەرگە توان خۆیان ببینەوە و حەز و خولیایکی خۆشیانە و کاریان لەسەر کردووە لە ڕووی ڕەنگەوە لە ڕووی گونجاندنەوە ئەم ساڵ گەڕاوینەتەوە بۆ ڕابردوو جلوبەرگەکان دیزاینەکان بەرە و شێوە کلاسیکیەکە ئەڕواتەوە بە تایبەتی بۆ خانمان و پیاوانیش بێبەش نینەوانێ بۆوان تۆزێکم تر بێ بەڵام ئەوانیش هەمان شێوە کۆمەڵە جلوبەرگ لەبەرەکەن لەوانەیە نامۆ بێت ئێستا بەڵام ئەمە هەموو کولانی دیزاین هەموو کولانی جوانی هەموو کولانی تەندروستیش لەم نێوەندەیە ئێمە خاتونێکمان لایە خاتوبانە بانە فەریدون وەکو دیزانی جلوبەرگ کە چەند جارێکی شاتۆتە پرۆگرامەکەمانەوە بەڵام زانین بۆ ئەم ساڵ بۆ وەرزی هاوین نوێترین دیزاینەکان چین بۆ جلوبەرگ خاتوبانە بەخێربێت زۆر سپاس بۆ ئێوەش ئەم ساڵ نوێترین دیزاینەکان کۆلێکشنەکان بۆ وەرزی هاوین بۆ خانمان با لە خانمانەوە دەست پێ بکەین چۆنە؟ ئۆکەی ئەم ساڵ خۆی ترندەکان لە چیەوەیەت لە فاشن شۆکانەوەیەت کە براندە جیهانیەکان فاشن شۆ ئەەکەن هەموو ساڵێک چوار جار بە پێی وەرزەکان ئیتر ئێمەش بەپێی ئەوە ئەزانین ترندەکان چییە بە شازێکی عام ترندەکان تقریبەن زۆر گۆڕانکاری بەسەرا نییە وەکو ساڵانی تر بەڵام هەنێ شتی زەق هەیە کە زۆر دیارەکە ترندە وەکو بۆ نمونە با لە ڕەنگەکانەوە دەست پێ بکەین ڕەنگەکان بۆ نمونە سەوزوان هەیە ڕەنگی زەردی زۆر کاڵ نەک زەردە زەقەکە زەردی زۆر کاڵ سەوزێ کامێک لە سەوزەکەی خۆ تقریبا ئەو سەوزەی خۆم یعنی ئەو توانە سەوزە پرتقاڵی سوور لە زستانە مارۆنیمان هەبوو بەڵام ئێستا بۆتە سوور ئەم ڕەنگانە لە ترێندەکانن شینی کاڵمان هەیە پەمەی کاڵ مۆری کاڵ ئەم ڕەنگانەمانەیە ئەتە زیاتر بەرەو کاڵەکانە بەڵێ و سپیش زۆر ساڵانی تر ڕەنگی زەقمان زۆر هەبوو بەڵام ئەم ساڵ کەمترە ئەتوانی بە شازێکی زۆر کەم بەکاری بێنی لە جلەکەتا و ستایلەکەتا ئەم ڕەنگانەیە کە زۆر با بڵێن ترێندن وەکو جیاوازیەکان بەدەر لە ڕەنگ چیتر جیاوازترە؟ جیاوازەکانش با بڵێن بۆ نمونە زیاتر ستایلی کلاسیک هاتۆتەوە ستایلی لە بواری فاشنە پێ ئەڵێن ئۆڵدمانی کە شێوازی زۆر کۆن بۆ نمونە تشێرتی یاخەدار بۆ کچان و بۆ کوڕانیش لە ئەمان کاتە زیاتر ئەو ستایل لە براندی پۆڵۆوە هاتووە قەمیس جلی فۆرماڵ قەمیس و پانتۆڵی قماش و قایشێکدا ئەنێیت ئێسامە کۆمەڵێک سلایت خەریکە ئەڕوات ئەگەر هاوکارانمان یارمەتیمان بن با یەک بە یەک بانە قسەی لەسەرکە ئەگەر هەر بیوەستێنن لەسەر هەر ستایلێک فەرمۆ بۆ نمونە ئەم مۆدێلە شێوازی تشێرتەکەی قۆڵی فشە بەڵام لە خوارەوە تشێرتەکە تەسکە ئەم سەرشان فشانە هات ئەم سەرشان فشانە هاتۆتۆ لە هەمان کاتە نەخشەکەی گوڵدارە نەخشی گوڵ هەر زۆر ترێندە ئەم ساڵ تر بە شێوازی 3D بێ یا هەر پرنس بێ وەکو ئەمە یەکێکە لە مۆدلەکان و لە هەمان کاتشە ڕەنگەکەی ڕەنگێکی کراوەیە و پرتقاڵیە تر ئەم لەگەڵ کابۆیە بەکاری هێناوە بۆ ساڵێکی تۆزەی سادەتر و کاژوڵتری هەبێ باشە لە ڕووی پێڵاوەوە لە ڕووی پێڵاو ئەو شێوازانی کە لەگەڵ چلەکانە بەکارێنن ئێستا مۆدی پێڵاوی بەرزە بۆ خانمان یاخود هاتوونەتە سەروی وەک وڵاتانی ئەوروپا هەوڵەیەن کە پێڵاوی فلات و کالە بەکاربێن بەڵێ ئەم ساڵ زیاتر بۆ هاوین فلات بەکارێت باشە ئیتر ئەم ساڵش زۆر مۆدلی پێڵاوی فلات هاتووە کە کالەش نییە پێڵێن فلاتی بالێ ئەوانەی کە دانسی بالێ ئەەکەن لە پێڵاوی ئەوانەوە هاتووە تقریبا هەر پێشوەکە نیشانیدا بە 3 سانتی پێڵەن شتێکی وە بەڵێ ئەو مۆدلانە هاتۆتەوە لە هەمان کاتە سندڵەکان ئەوەی هەر پێڵاو نییە ینی وەکو بابوو دوایە ئێمە پێڵێن ئیتر بە بەرز بێتیان نزم بەرزیش زۆر بەرزنا ینی تر نزمەکان بۆی عملی بێت لەگەڵ هینی ڕۆژانی ئێمە چکە پێڵاوی زۆر بەرزیش بەکار نایەت ناتوانین ڕۆژانە زۆر بەکاری بێنین بانە زۆر جار دیزاینەرەکان لە ئەوروپایە کێشەی قەڵاوەکانی چارەسەرەکەن لە ڕووی جلوبەرگەوە یعنی دیزایانی شێوازی جلوبەرجیان بۆکەن کە ئەو کێشە زۆری پێ و دیار نەبێ لای خۆمان تا چەند کار لەسەرم بابەتاکرێ لای خۆمان کەم هەیە ئیشی لەسەر ئەوە بکەن بەڵام ئیتر کەسەکە خۆشی ئەتوانی ئیش لەسەر ئەوە بکات بۆ نمونە من کەسێک بم تۆزە جسمم پڕ بێ ئەتوانم هەنێ شت بکەم وەکو فێڵی چاوی پێڵێن کە کەسەکە بمبینێت ئەو قەڵەوە دەرنەکەم بۆ نمونە
ئەگەر تۆ شتێکی پرنس لەبەر بکە ینی نەخشی لەسەر بێت نەخشی زۆر گەورە بەکار نەهێنێت نەخشی بچووکەکان بەکار بێنێت بۆ نمونە قایش بەکار بێنێت بیهێنێ بەکاری بهێنێ لە سەر کەمەری قایش بەکار بێن و کاتە کەمەری تۆزە باریکتر دەرەکەوێت جوانی ئەیا بەجسمی تۆزە بەرزتر بیبەستن بۆی کە بەڵێ بەرزتر بیبەستێت پانتۆڵی پانەکان یعنی پارتۆڵی تەس قەت بەکار نایێنێت چکە جسمی زۆر دەرەخات و ناشرین دەریەخات ئەتر پانتۆڵی ڕێک و پان بێت ینی نە ئەوانە بێت کە لە ژێرەوە زۆر فشە بێت نە ئەوانش بێت کە تەسکە ینی پانەکان بەکار جوانەکەشی هەیە و کەسانی کە زۆر لاوازن بەڵێ ئێساکە لەو دیزایانانی کە سەحەت پرسیاری لەگە و سەرشان بەرزکردنەوەی بووە کە تۆزێک بەڵێ گەورەی بادرۆزی بەشی سەرەوەی بۆ منە بۆ کەسی جسم پڕ ئەو مۆدلە قەت بەکار نایەت ینی ناگونجێت چکە ئەو خۆی ئۆڕەدی خۆی ئێرەی گەورەیە شانی گەورەیە ئەوەش بەکاربێن زۆر گەورەترە بە یان یەکێک بیبینێک سەر چاوی ئەتەتە سەر ئەو بەشەی جسمی بۆیە ئەوە زیاتر بۆ کەسە زعیفەکان زیاتر بەکارێت کاتە نەخشی گەورە باشترەوەیە نەخشی گەورە بۆ زعیف باشترە تەبعاً بچووکەکانیش بۆ قەڵەوەکان باشترە باشە وەکو تەنورە ئەم ساڵ گرنگی بە تەنورە درێ ئەوەی سا هەر یەکێ لە سلایدەکانش تەنورەی پلیسی ئەم ساڵ زۆر هاتووە بەڵێ تەنوری پلیسیش لە کۆنەوە هاتوو زیاتر لە هەفتاکانەوەوانە بەکارهێنا پلیسی ئێستا هاتوۆتەوە جا بەستایلی زۆر لەبەرەکرێت بەرجنێ من هەر لەگەڵ پێڵاوی بەرزا لەبەریکەم و ستایلێکی ینی فۆرماڵی پێبم توام لەگەڵ کالایە لەبەریکەم توام لەگەڵ ساندەڵە لەبەریکەم تیشێرتێکی ئاسایی یان مەرجێ لە لەگەڵ قەمیسایان شتێکە و ئەشتوانی لاما کاتە لەگەڵ بلەیزەرا بیکەین چاکەتی ڕسمی ئەگەر لەگەڵ بلەیزەرا کرمان ئەتوانیت بلەیزەر قەمیسەکە چاکەتەکە داخەین و قایشی لەسەر ببەستین لە ڕسمەکانە هەیەوەش ئەو قایش لەسەر چاکەتە ئەم ساڵی شەرکەواتە مۆ بەڵێ زۆر مۆدلە بەتایبەتی کە لەگەڵ تەنورەیەکە چکە خۆی تەنورەکە درێژە و چاکەتەکەش درێژە ئەکەیتە سەری چکە ئەو قایشە ئەبەستیت ستایلێکی زۆر جوانەیە کەشخەترە و لە براندی دیۆرەوە وەرگیراوە ئەو ستایلە زیاتر ئەو ئێستا هەم بۆ کچان و هەم بۆ کوڕانیش لەم وەرزە گەرمەیە چوونەتەوە سەر خام بەکارێنە خامیش بۆ شێوە سادەی خۆی ئیتر چرچە هەر چۆنێکە فشە جوانێکی خۆی هەیە لای خۆمانەمە زۆر گرنگی پێێتێ قماشی خامێکی کە لە قماشانێک کە زۆر مهمە بۆ هاوین بەڵام لەمان کاتیشا قماشێکی گرانە بۆیە لەوانەیە زۆر نەیبینی خەڵک بەکاری بێنە لای ئێمە چکە هەر شوێنە زەحمەتیشە هەر ئوتوویەکەیت و هەر دواترە بێتەوە خۆی هەر باشترش بێت جوانە ئوتو زۆری زەحاتە بەڵام فێنکە لەمان کاتیشا گرانە یەکێک بیکڕێت بەڵام زۆر ترێندا و زۆر جوانی شو زیاتر ڕەنگی سپی هەیە ڕەنگە کاڵەکانی هەیە وەک لە ڕەنگی زاق کوڕان زۆرتریش سپی و ڕەساسیش بەڵێ هەر ڕەنگی ئافرەتانی زۆر هینە ئەمڕۆیانی ئەم ساڵ بۆ منە عەزی سپی لەبەرکەیت چاکەتی سپی ینی هەمووی ڕەنگی سپی هەر بۆ هاوین زۆر جوانە ینی هەر ڕەنگێکی جوانە ئەتوانین لەگەڵ ئەکسسواراتە ڕەنگی تێکەی بۆ منە پێڵاوەکە و ڕەنگا و ڕەنگ بێت جانتاکە و ئەوایی باسی ئەکسسواراتت کرد ئەم ساڵ قەرەباڵغی باوە یان سادە بوون خۆی زیاتر بۆ هاوین قەرەباڵغی باوات کە ئۆڕەدی خەڵک ینی لە هاوینە هەیە زیاتر جلی بۆ نمە کراوەتر لەبەرەکات بە ئەکسسوارات یاری بە جلەکانیەکات چکە گەرمایە خەڵک تەحمل ناکات جلی زۆر لەبەرکات بۆیە بە ئەکسسوارات یاری بە جلەکانیانەکە بۆ منە چەند بازنێک ئێستا خۆم ئاوم کردووە چەند بازنێک ئەکەن یان چەند ملوانکەیەک ئەکەن یان هەیە بۆ نمە چەند کونێک ئەکا لەگوێی چەندانەیەک ئەکا ئەو سایلانە زۆر جوانە کە جلەکە و سادە بوو ئەوەی لەگەڵاکەی بەڵام مەگەر جلەکە و قەڵەباڵەوە بوو پێویست ناکە زۆر لەوەیە زیادە ڕۆی شێوازی قژ تا چەند کاریگەری هەیە لەگەڵ دیزانی جلوبەرگەکان شێوازی قژیش تەبعاً زۆر کاریگەری هەیە زیاتر بۆ هاوین خەڵک قژی کورت دەکاتەوە بۆی گەرماوە قژی کورت دەکاتەوە بەڵام ستایلی قژیش زۆر گرنگە بۆ ئەیبەستی لەگەڵ ئەو جلایە بەربەری ئەیتەوە ئەوە زۆر گرنگێتە بە پێی شوێنەکەی کە بۆی ئەڕۆیت بە پێی جلەکەی هەڵی ئەبژێریت ئەوش هەڵەبژێریت باشە مادام سەرکۆ باسی شێوازی قژی کرد بە میکەپیش باسی بکەن فترەیە کە چەند ساڵێکە هەر بەرەو سادە بوون و سروشتی بوون ڕۆشتووە ئەمەش لەم ساڵا هەیە بەڵێ هەر هەیە ئەم ساڵ بە سوراوێکی تۆخ قەرەوەی ناکەنەوە نەخێر وڵای میکاپ تا سادەتر بێت تا جوانترە بۆ هاوین چکە ئیتر بەتایبەتی ئێستا سوراوی لە ماع یەکێکە لەو ترێندانەی کە زۆر زۆر بڵاوت بۆتەوە ئێستا تر میکاپێکی زۆر سادە ماسکارێک دانێ و تۆزە سەر ڕوومەت پۆمەیکەرەوە بەڵێ و گڵۆسێکدانی و تەواو ئەوە ستایلەکەی تر ئەگەر تۆ بچی بۆ حەفلەیەک شتێک ئەتوانیت تۆزە دۆختریکەیتەوە جا ئێستا نابێت تۆ باسی جلی بە تایبەت دەرەوە بکەی باسی پێڵا و جانتاشی لەگەڵانەکەی بەڵێ ئەم دوودانە چۆن لەم ساڵ بۆ جانتا مۆدلی جانتایەک هاتووە کە زیاتر چنراوە
و زیاتر خەڵک کاتی خۆی بۆ سەر بەحر و شت بەکاری ئەهێنێ بەڵام ئەم ساڵ مۆدلی هاتۆتەوە کە تۆ لەسەر لەگەڵ جلی ڕسمیشا لە بەریکەیت ئیتر چنراوە و بۆنە چەرمی لەگەڵ تێکەڵەکرێت چنینە پێما بێت لە جلیشا ئەم ساڵ گرنگی پێدراوایە بانە تا حدێک بڵێ بەڵام ئەو چنینە جیاوازە چکە ئەها نازەمەگە لە ڕسمەکانە دیارە بێجیەک هەبوو بێجێکە بڵێ بگەڕێتەوە سەری بەڵێ باشە بە تا گەڕێتەوە سەرە وێنەیە ئێستا زۆر کات کابووی زۆر کۆنەهێننەوە کچەکان بەڵام لەسەر کابووکە شتێکی لەسەر دروستەکان یان شتێکی لەسرە دوورن یاخود خۆیانەی دڕێنن یاخود خۆی کۆن بووە ئەم شێوازی دیزاینە چۆنە زۆر شیشە بەڵێ ئەم شێوازە هەر دەمێکە هەیە بەڵام ئەوە ئەگرێتەوە سەر سەلیقەی کەسەکە چکە هەموو کەسێکی ئەو شتە ناکات سەبۆ منە خۆمێکێکم لەو کەسانی ئەو شتانە زۆرەکەم بۆ منە پانتۆڵێکی زۆر کۆن هەر بینی قاچەکانی هەڵەتەکێنی ئەکەی بە تەنورە بەس ئەی دووریت ئەبێ بە تەنورە چکە ئەم ساڵ تەنورەی کابۆش زۆر لێکێکە لەو مۆدلانەی کە زۆر هەیە تر ئەیکەی بە تەنورە هەمان کاتات پێویست ناکە تۆ بچی تەنورەکە بکڕیت پارە بیت تۆ ئەو پانتۆڵە بەکاری ناهێن هێر لە ماڵەوە دانراوە تر ستایلێکی ژینگە دۆستانەشە کرد ژینگە دۆستانەشە هەندێک کەسێ کابۆکە ئەمەنەک بەکاراتۆ کاڵ بۆ تۆ کە گیرفانەکانی دوای لێ کاتەوە ئەبێ بە دیزاینێک ئەوە تۆختۆخە کابۆکە خۆیت ئەیکا بە تشێرتێک بەڵام تشێرتی بێقۆڵ ئەو کاتە لەسەر قەمیس ئەیکات وەکو شێوازێکی جیاوازی ئااتێ بۆ جلەکانی کەسی باش هەیە ها ئەڵێ خۆی بە شتێکەوە گرتووە ئەو بەشی دراوەکانی هەیە تر خۆی بەوە مەشغوڵەکە ئەمەنێت تر ئەو بەشە ناکاتەوە بەڵێ خۆی پانتۆڵی دراو پێشتر زۆر هەبوو بەڵام ئەم ساڵ کەم بۆتەوە چکە ستایلێکی زۆر کەشخەوراقی نییە تر هەیە ئەو دراوەیە بە شتێک بە چنینێک بە قماشێکی تر دایەپۆشە ئەوە ستایلێکی جیاوازی ئااتێ باشە پێمان بڵێ وەکو بۆ شوێنە ڕسمیەکان وەکو میوانیەکی شەوانە لە ئەم ساڵە چی ترێندە؟ ئەم ساڵ هێلک ترێندە هێلکی قات ئەها لەگەڵ قاتە هێلکیش هەیە بەڵام هێلەکەکە بە تەنیا یەکێکە لەو ترێندانەی ئەم شێوازەیە یا ئەمە بڵێ ئەم هێلەکانە ئەمە بۆ دانیشتێکی شەوانە میوانێکی ئەمە لەگەڵ تشێرتا کردوێتی تۆ تۆی لەگەڵ قەمیسا بیکەیت زیاتر فۆرماڵترە دانیشتێکی ئەمە بەگە درێژتریش بێ فۆرماڵترە بڵێ هەیە بە تەنیاش ئەیکات بۆ کەسانێک کە بوون ئاسایە بەلایەنەوە بە تەنیا ئەیکەن هەیە لەگەڵ قەمیسایکات تر هەیە ها قەمیسی فیۆنکەدار بۆ نمونە بۆی ساڵێکی جیاوازە بێت ئەمە یەکێکە لەو ترێندانەی کە ئەم ساڵ زۆر ئەبین وەکوتم تشێرتیە خەداریش هەر شتێکی فۆرمەڵە لەگەڵ پانتۆڵی قماشا بیکە و قایشتێکی بۆ بەکاربێنە هەر ستایلێکی فۆرمەڵی خۆیە چکە عادەتەن چاکەت لە هاوینا کەمتر لە بەرەکرێت بۆی گەرماوە بە تایبەتی وڵاتی ئێمە زۆر گەمە هە لە بەر ناکرێت مەگەر قماشی خام بێت اینجا ئەتوانین لە بەریکەیت ئێمە دەستخۆشیت لێەکەین بە هیوای سەرکەوتن بە هیوایەوەی بەردەوام بیت و ئێمە چەند جارێک چاوپێکەوتمان لەگەڵ تۆیان کردووە کە هەمیشە کاری جوان و جوانتر بکەیت سەرکەوتوو بیت. زۆر